سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پێیانەوە بە یارمەتی خۆی گەڕۆ پاش شەناوکارانم بووین نۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئەمڕۆ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ برای بەڕێزم کامێرەمان عەبدوڵڵا مستەفا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێد ئێوەی پەیامێم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ماوەی چەند ڕۆژێکە دەنگۆیەک هەیە لە نێو خەڵکیدا کە کەسێک یاخود با بڵێن بەرپرسێک لە وەزارەتی ئۆقافەوە پێشنیازێکی کردووە کە گوایە هەر منداڵێک کە لەدایک دەبێت بە تەمەنی 18 ساڵی لەسەر تەسکەرەکەی نەنووسرێ موسلیم واتە موسڵمان. نیەتی ئەم کەسە و پڕۆژەم کەسە ئەوەیە با مناڵەکان سربەستن لەوەی لە 18 ساڵیە لەسەر تەسکەرەکەی بنووسرێت موسڵمان ئەگەر خۆی ویستی ئەگەر خۆی نەیویست بەدڵی خۆی با دینەکەی هەڵبژێرێت ئایا لێ بنووسێ موسڵمان لێ بنووسێ جوولەکە لێ بنووسێ مەسیحی لێ بنووسێ بوزی هەر دینێکی خۆی پێقوڵ بێت بە قەناعەتی ئەم برادەرە پێی وایە لەسەر نووسینی تەسکەرەی منداڵ لە خوار تەمەنی 18 ساڵیەوە ناچارکردنە و فەڕستکردنە بەسەریدا. ئێمە دەمانەوێت بپرسین لە هاوڵاتیان ڕاو بۆ چوونی تۆ سەبارەت بەم پێشنیازە و بەم پڕۆژەیە چییە؟ و ئایا چ پەیامێک لە پشتی ئەم پڕۆژەی ئەم کەسەوەیە؟ با بزانین پەیامەکانی هاوڵاتیان سەبارەت بەم پێشنیازە و بەم پڕۆژەیە چییە؟ ئێوە خۆتان گوێبیستی وەڵامەکان بن ببێن هاوڵاتیان لەبارەی ئەم کەسە و پڕۆژەکەیەوە چی دەڵێن؟ فەرمونون. تۆ لەگەڵ ئەم پڕۆژەیەدای کە لەسەر تەسکەرە نەنووسرێ موسڵمان؟ نەخێر. من تا ئێستا خۆم مەشروب نەخوارم مناڵەکەشم نایخوارد جگەرەم نەخوارم مناڵەکەم جگەرە ناخوات تەزوێ ناگرم بەدەست مناڵەکەشم نێگرتۆ بەدەستیەوە بەبێ کەشتێکی بیا بڵێن. بەڵام تۆ بۆ لە مناڵیەوە دەریەکەی لە ئیسلام سیاسەتی ئەم کوردەواریە کە بەحسا
کەشتێکی پێ بڵێ بەڵام تۆ بۆ لە مناڵیەوە دەریەکەی لە ئیسلام سیاسەتی ئەم کوردەواریە کە بە حساب هاتنە خوارە لە شاخ نە خزماتیانێش نە کەساتیانێش نە دینیانێش هەمووی ئەزان چۆران چاواشەکردنی خەڵکە بە هەموو نەوە بە هەموو جۆرێ هەمومان لەو کللتورە جوانەوە هاتوین کە دایک و باوکمان لەسەری پەروەردەی کردو و حەزیشەکە مناڵەکانی خۆم هەر لەسەر ئەو کللتورە بڕوا با خۆی بڕیار بە وڵای ئەمە دەستێ لە پشتیەوەی دەخۆی ئاشکرایە من لە ساسە لەگەڵ ئەو پرۆژام و دەستخۆشی لێەکە تۆ لەگەڵی دای نەخێر هیچ لەگەڵ ئەو ڕایانیم پێم باش نییە تۆ لەگەڵم پڕۆژێدای ناوەڵا تۆ لەگەڵم پڕۆژێدای یاننا نەخێر وەڵام من لەگەڵی نی لە تەسکەرەکەی نووسراوە مسلم وایە بەس باوەڕیشی نییە میلەتێکی مسلمانە بێ لەسەر تەسکەرەکە چۆن هەوەزان نووسرا مسلمە بە هەر مسلیم بنووسێت ئەی تۆ بێت لە وڵاتی ئیسلاماویت و ئەو بڵێ لە دایک و باوکێکی مسلمان لە دایکە بیتر بۆچی نەنووسرێت وەڵایی من قەت لەگەڵ و بڕیارانی و بڕیارێکی فاشلە ئەوە گوێچکە تەگریە یەک زلەیە پێڵەن زلەی میهرەبانی دوایی وەکو فڵانکە زەمریت وە خێ لەلاو چاڵێکە خۆی ئەیانەیە بیکەم بە شتێک بە زۆر بیسە پێێن بەسەر خەڵکیان ئەمە ئازادیە ئازادیش نییە معلمانیکردنی کۆمەلگایەوە دیشی مسلمانانش بۆ چوونی تۆ لەسەر ئەم پڕۆژە ئەم کەسە چییە؟ وەڵی بۆ چوونەکە چییە تۆ بۆ چوونەکە تۆەیە کە مناڵە لە دایکە بێ ئینسانە خۆی دەورە بینەکە حەزکەوە خۆی دەرچێت ئەو بە ئارزی خۆیەتی کە مسلمانە با مسلمان کابراک جوولەکە بێ یەهودی بێ هەتوانێت وەکو خۆی دەریکاتەوە بەس ئەو مناڵە قەرارەی لەسەر ڕێی مناڵەکە تۆ نازانی مناڵەکە دوایی چی دەرەچێت لەوانە بنووسی مسلیم کابرا بچێت بۆ ئەوروپا بێ مەسیحی هەزاران گەنجمانێت لەم شارە لەسەر تەسکەری نووسرا و مسلیم لە ئەوروپاەوە مەسیحی بەڵامی تر ئەو ئینسانە خۆی دەورە بینێتەوە چۆن پندەی کوردی لە جیاسە بنجی خۆی ڕێ ئەگەر ئینسانێک خۆی مسلمان بێ ڕوو لەخوا بێ مناڵەکەشی وا دەرەچێت تۆ لەگەڵ ئەم پڕۆژێدای کۆرە ناوەڵا نەوەڵا قەت لەگەڵ ئەو پرۆژیان نیم ئێمە وڵاتیی ئیسلامین و بە هەمومان هەر مسلمان بنووسێت چۆنە بێوا بێت ئەم بەرپرسە مناڵێک ئەگەر لە ناو مەسیحیا بێ هەر لە مناڵیەوە لە ناو عایلەکەی خۆیان بە مەسیحی دەرەچێت بەڵامینەکانی ئێمە
تەکەیەکەوێتەوە بەڵام خۆی وا پێویستە خۆی دینەکەی خۆی هەڵبژێرێ ڕغبەتی خۆی لەسەر بێ هەرچەند کاریگەری ژینگە و بیئەکەشی لەسەر بێ تۆ ئەگەر لە عیلەکەتە هەمووی مسلمان بێ تۆش چاو لە عیلەکەی خۆتەکەی بەڵام ئەگەر بە پێچوانەوە بێ جۆرێک ترە بەڵام ئەگەر کە ئینسان 18 ساڵی تێپەڕاند و تەمەنێک خۆی بیرەکاتەوە خۆی ئەزانێ چی بۆی باشە و چی بۆی خراپە بەڵام من لەگەڵ ئەو ڕای ئەو بەڕێزایانیم پێ دوایە ئەم پرۆژەیە چه ئامانجێکی لە پشتەوەیە چ پەیامێکی لە پشتەوەی دەوێت چی بگەێنێت لەوانەیە ئەم پرۆژەیە دەستی ڕۆژئاوای لەگەڵا بێ بۆ تێکدانی کۆمەڵگە بۆ شێواندنی دینی ئیسلام بە هەر شێوەیەک بێ تۆ لەگەڵی دای نەخێر هیچ لەگەڵ ئەو ڕایانیم پێم باش نییە بەرپرسێک لە وەزارەتی ئەوقاف پێشنیازیەوەی کردووە لەسەر تەسکەرەی منداڵ نەنووسرێ موسڵمان لە سەرەتاوە وازی لێبێن تا تەمەنی 18 ساڵی دواتر بەدڵی خۆی لێ بنووسێ مەسیحی لێ بنووسێت جوولەکە لێ بنووسێ موسڵمان تۆ لەسەر ئەم پرۆژەیە بۆ چوونە چییە؟ وەڵی من لەسەر ئەم پرۆژەیە بە شتێکی زۆر باشی ئەزانم هەتاکو ئیسەش کە هەر لە خۆیانەوە نووسن دیانەتەکەی دیاری ئەەکەن غەدرەکەن لەو مناڵە و لەو جیلەکە پێیەگە تۆ لە تەمەنی 18 ساڵیا خۆ بە ئارەزوی خۆ چیت و چی قەنەعاتی بوو ئەوە بکە پێ دوایە مناڵێک تا تەمەنی 18 ساڵی ئەگەر دینی نەبێت لە 18 ساڵی دین وەرگێ بۆ وەری ناگرێ ئەی خەڵکەمووی خوێنەوارە و ئەورا قورعانە خوێنێ وایە تەورات دەخوێنێ چێ بخوێنێ ئەو کاتە بە قەنەعەتی خۆیەتی جا کۆمەلگای ئێمە هەر لە ناو ماڵەکەەوە دایک و باوکمان هەمووی موسڵمانە خۆی فێرە بێ شتێ بکات لە دوای ئەگەر قەنەعەتی بوو ئیسلام نەبێ یا شتێکی تر بێ بە ڕغبەتی خۆی بێ لەگەڵم پرۆژەیەدای من لە ساسە لەگەڵ ئەو پرۆژام و دەستخۆشی لەیەکە لەگەڵەمەوە چوونە دای نەوەڵ ئەمە وڵاتی مسلمانە و وڵاتی بۆزی و مەسیحی و یەهودی نییە پێرە وڵاتی مسلمانە نەوەڵا لەگەڵەوە بۆ چونانێ و بۆچینێ باش نییەوە باشە ئەم کەسە پێی وایە تۆ ئەی سەپێنی بەسەر مناڵە ئەگەر لە سەرەتاوە لەسەری بنووسی مسلمان ئایا مە سەپاندنە؟ ناخێر شتیوانی سەپاندن نییە نەوەڵ ئەی پێ دوای ئەم کەسە چه ئامانجێکی هەیە و چ پەیامێک لە پشتی ئەم پرۆژەوەیە وەڵای ئەمە دەستێ لە پشتیەوەی دەخۆی ئاشکرایە دەستێ لە پشتوێ ئەوێ چی بکە؟ ئەوێ مسلمان زعیف کات ئەنی ئەمانجەکە ئەوەیە دینی ئیسلام لە ناو کوردەواری دەلا بەرێ؟ بەڵێ وایە تاکید وایە تاکید بە وایە ئەم پرۆژەیە نازانم تا چەند چ ڕادەیە سەرکەوتووە بەس هەموو ئینسانێک خۆی با ساحەبی بڕیاری خۆی بێ با خۆی بڕیار بە ئەگەر ئایا دینی ئیسلامی بەلاوە جوان دینی ئیسلام کە بسیر کە بزانێت دیانەتەکان کامیان لە هەمان باشترە کامیان خزمەتی ئینسانیەتەکە با ئەوە هەڵبژێریە قەیچیەکە با خۆی قەرار بە چونکە ئەگەر لەوانەیە کابرایەکی مسلمان بێ زۆر مسلمانیش بێ دایک و باوکی بەو شێوەیە دەرنەچێتەوە سبەیرە گەورە بێت جا با خۆی قەرار بە تۆ پێ دوایە با لەسەری نەنووسرێت تا 18 ساڵی ئەگەر بنووسیانە نووسێ مشکلە نییە ئەو مۆزوع چونکە تۆ ئێستا خۆت نازانی تۆ چی کابرایەک تۆ ئەگەر دایک و باوکە جوولەکە بێ ئێستا تۆ چییە بووی تۆ نابی مناڵەکە نابێ بە جوولەکە مەسیحی بی نابی مە مەسیحی با خۆی قەرار بە با بیرکاتەوە بەزانێ کام دیانەتە لە هەمان جوانتر و خزمەتی ئینسانیەتەکە و بەڵێ پێ دوایە سەرەتا بێ مناڵ لە منداڵیەوە دایک و باوک هەر دینێکی بێ کاڵبژێ بێ بۆی شیکاتەوە بۆی ڕوونکاتەوە ئاقیچیەکە باتێ بگەێنی ئەمە وایە ئەمە ئیسلام وایە مەسیحی وایە یەهودی وایە بوزی وایە بۆ شێوەیە تۆ لەگەڵم پرۆژەیە دایکە لەسەر تەسکەرە نەنووسریە مسلمان نەخێر من تا ئێستا خۆم مەشروب نەخوارم مناڵەکەشم نایخوارد جگەرەم نەخوارم مناڵەکەم جگەرە ناخوات تەزوێ ناگرم بەدەست مناڵەکەشم نێگرتووە بەردەستیەوە بەبێ کەشتێکی پێ بڵێ بەڵام تۆ بۆ لە مناڵیەوە دەریەکەی لە ئیسلام سیاسەتی ئەم کوردەواریە کە بە حساب هاتنە خوارە لە شاخ نە خزماتیانێش نە کەساتیانێش نە دینیانێش هەمووی ئەزان چۆرن چاواشەکردنی خەڵکە بە هەموو نەوە بە هەموو جۆرێ هەمومان لەو کللتورە جوانەوە هاتوین کە دایک و باوکمان لەسەری پەروەردەی کردو و حەزیشەکە مناڵەکانی خۆم هەر لەسەر ئەو کللتورە بڕوا با خۆی بڕیار بە وەڵای ئەمە دەستێ لە پشتیەوەی دەخۆی ئاشکرایە من لە ساسە لەگەڵ ئەو پرۆژام و دەستخۆشی لەیەکە تۆ لەگەڵی دای نەخێر هیچ لەگەڵ ئەو ڕایانیم پێم باش نییە تۆ لەگەڵم پرۆژەیەدای ناوەڵا تۆ لەگەڵم پرۆژەیەدای یاننا نەخێر وەڵام من لەگەڵی نییە لە تەسکەرەکەی نووسراوە مسلم وایە بەس باوەڕیشی نییە میلەتێکی مسلمانە بێ لەسەر تەسکەرەکە چۆن هەوازان نووسراوە مسلیمە بە هەر مسلیم بنووسێت
تۆ بێت لە وڵاتی ئیسلاماویت و ئەوە بڵێ لە دایک و باوکێکی مسلمان لە دایکە بیتر بۆچی نەنووسرێت وەڵی من قەت لەگەڵ و بڕیارانی و بڕیارێکی فاشلە ئەوە گوێچکە تەگرێ یەک زلە لێە پێڵەن زلەی میهرەبانی دوایی وەکو فڵانکە زەمریت وە خێ لەناو چاڵێکەوە خۆی ئەیانەیە بیکەم بە شتێک بە زۆر بیسەپێنێ بەسەر خەڵکیان ئەمە ئازادیە ئازادیش نییە معلمانیکردنی کۆمەڵگایەوە دشی مسلمانانش پێ دوایە ئەم کەسە چ پەیامێکی پێیە هەدەفی چیە لەوەی کە لەسەر تەسکەری منداڵی نەنووسرێ مسلمان وڵی خۆ بتێونێتەوێ هەر لە بیدایەتی ئەها سەریکە لە بیدایەتی هاتنی ئەم پرۆسەی بەناو دیموکراسیە بۆ ناو ئەم کۆمەڵگەی ئێمە هەمووی ئەزانین چۆنە چاواشەکردنی خەڵکە بە هەموو نەوەیە بە هەموو جۆرێ بۆ نمونە پێتەڵێن ئەوەنەی کە بڵین دام و دەستگا حکومیەکان بەرپرسەکان ئێحتیمام بەشتە سانەوەی و سەرەکیەکانیان ئەوەنە ئێحتیمام بەشتە ڕەچەڵەکی و بناغەی خەڵکەکە نایە باشە بۆ یەک نمونەیەکی زۆر بەسیتر ببێنم بۆی نەیبسڕێنم ئەگەر بەبیرە بێ من لەوە چێ لە تەمەنا لەگەڵ بەڕێستا دۆزە جیاوازی بەبێ دایمەن لە زمانی حکوومەتیشا دایمەن شتێک هەبوو خەڵکیان پێوە مەشغوڵە کرد بۆی بیری لەسەر شتە ئەساسیەکەی تر لا بچێ کە مەسەلەی قوتی خەڵکو و موچەی خەڵکو و داهاتی خەڵکو و پاری خەڵکو ئەو بابەتانە بوو خۆ مەسەلەکە ئەوەیە ینا خۆ مەسەلەکە ئەوە نییە خەڵکەکە تەوجیهکە ئەگەر ڕاستەکە با ئەوەشی پێ نەڵێ بەس لە ئەوڵەوە فێری شتە جوانەکانی ژیانی کە فێری ئەوی نەکا مەسان سبێنێ گەورە بوو بیخاتە گێژاوێکەوە ببێ بە مەسیحی یا ببێ بە موسڵمان یا بێ بە جوو یا بێ بە هەر شتێکی کە تۆ لەگەڵ ئەم پڕۆژێدای وەڵی من نەخێ لەگەڵم پرۆژانی مەزانی بۆچی لەگەڵم پرۆژای لەبەرەوەی ئێمە هەمومان لەو کللتورە جوانەوە هاتوین کە دایک و باوکمان لەسەری پەروەردەی کردو و حەزیشەکە مناڵەکانی خۆم هەر لەسەر ئەو کللتورە بڕوا پێ دوایە ئامانجی ئەم کەسە چی بێت و چ پەیامێک لە پشتی ئەم پرۆژەوەیە وەڵی تێمە سیاسەتە ئەمە خۆ نازانی سیاسەتی ئەم کوردەواریە کە بە حساب هاتنە خوارە لە شاق نە خزماتیانێش نە کەساتیانێش نە دینیانێش خەڵک وا لێکن بە هەموو شتێکەوە مەشغوڵ بێت ئەم کەسە پێی وایە ئەمە تۆ فەرزی ئەەکەی بەسەر ئەم منداڵەدا کەلی بنووسی مسلمان لەسەرتاوە تا چەنە بۆ چوونە ڕاستە خۆی قەرارەگەی مەسەلەن ئینسان لاانە نازان بڵم چۆن دەورە بنەگەگەر بێ بە 18 ساڵ توانێت لە 18 ساڵا خۆی قەراربایە ئەو کەسە خۆی قەراربێت ئەو ناڵم ئەو ئینسانە خۆیەکێتێ خۆی چۆن ناڵگەشی وا دەرەچێتەوە تۆ لەگەڵ ئەم پڕۆژێدای ناوەڵا من لەگەڵ لەبێ ئەم کەسە پێی وایە گوایە تۆ لە منداڵیەوە ئەیسەپێنی بەسەر ئەم منداڵەدا خایکەی بە مسلمان تا چەنەمە ڕاستە سەپاندنە نە سەپاندن نییە بۆ زۆر کەسی مناڵی خۆمان بووە کە چۆتە دەرەوەی وڵات عقلێتی گۆڕاوە ڕۆشتۆ بەلای چکا کوا ڕێکگیری لێ نەکراوە بەڵام تۆ بۆ لە مناڵیەوە دەریەکەی لە ئیسلام تۆ لەگەڵ ئەمەدای من لەگەڵ ئەوانیم دەریکەی لە ئیسلام لە مناڵیەوە بیخەرە ناو ئیسلام چەنها کەس چۆ بۆ خارج ئەی ئەوانەی کە لە خارجن لە عمرێکی گەورەوە ئێستا موسڵمان و بڕۆ هندیە و سینیە و کە هەر ئەسڵەن نازانم قورئان بخوێنەوە کەچی مسلمانیشن ئەی تۆ بۆ ئەم کارە خراپەکەی لەبەرەوە کارێکی باش نییە بۆ چوونی تۆ لەسەرم پڕۆژەیە وڵی بۆ چوونێکی خراپە ئەنەوەی ئەمەی داناوە ئەم پرۆژەی داناوە ئینسانێکی نەزانە نەفامە تێ نەگەیشتووە ئەگەر تێگەیشتوو بێ ئەوە دانانێ ئەو مناڵە دایک و باوکی چ دینێک بێت سەر دینەکەی دایک و باوکی خۆی ئەم کەسە پێی وایە تۆ لە منداڵیەوە بەسەر ئەم منداڵە تا سەپاندۆ کە لێ نووسیە مسلمان ئەمە سەپاندن ئایا سەپاندنە سەپاندن نییە ئەو مناڵە دایک و باوکی چی بێ و ڕێڕێوە وەرەگرێتەوە من تا ئێستا خۆم مەشروب نەخوارم مناڵەکەشم نایخوات جگەرم نەخوارم مناڵەکەم جگەرە ناخوات تەزوێ ناگرم بەدەست مناڵەکەشم نێگرتووە بەدەستیەوە بەبێ کە شتێکی پێ بڵێ زۆر باشە ئەی ئامانجی ئەم کەسە چییە؟ ئامانجی ئەو کەسێ بۆیە ئافرینێکی بکەن بڵێ شتێکی داهێنەوە ئەوە داهێنان نییە داهێنان ئەوەی عیلمێک بێنێتە وڵاتەوە شتێک دروستکە لە وڵاتە زانستێک بێنێتە وڵاتەوە ئەوە کەی داهێنانە ئەو لەوانێ بە حقاڵی خۆی ئەو کەسەکەمەی کردەوە بە داهێنان نەزانێ خۆی کابراایکی نەزان و تێنەگەیشتووە ئەگەر تێگەیشتوو بێ قسەی نەیەکرد تۆ لەگەڵم پرۆژێدانیت نەوەڵای بە هیچ شوێنێک من لەگەڵ پرۆژیانی جەنابە بۆ چوونە چییە؟ وەڵامیش بەنسبەت ئەوە هیچ بەدڵم نییە چونکە ئێستا هەموو کەسێک دەتوانێت ناوی خۆی بگۆڕێکە گەیشتە تەمەنێک گەر ناوی خۆی بەدڵ نەبێ هەیە لە کاتی زەواجا بەدڵی هاوسەرەکەی ناوی خۆی گۆڕێ یان هەندێک کەس هەیە بەدڵی خۆی کە گەورە بوو گەیشتە تەمەن دەتوانێت ناوی خۆی بگۆڕێ من هیچ ئەوم بەدڵ نییە ناو لەسەر تەسکەرە نەنووسێ بێ ناو مناڵ بمێنێتەوانێ ناوێک دەتوانێت و ناونانیش ئەوە نشتێکی مهم نییە تەنیا بۆ ناسانی کەسەکە و ناسراوی کەسەکەیە دوای کە گەورە بوو توانێت بەدڵی خۆی ناوی خۆی بنێت ناوی خۆی بگۆڕێت تۆ لەگەڵم پرۆژەیەدای کە لەسەر تەسکەرە نەنووسریە مسلمان نەخێر
هەر کەسێک مسلمان بێ بۆی بێ بنووسێ مسلمان هەر کەسێکی ترکە مسلمان نەبێ مسلمانی لەسەر نانووسێ ئەوە بۆوەیان نا لەگەڵەوەیان نیم کە مسلمانی نەنووسێ سەر تەسکەرە بەس بۆ ناونانی کەسەکە نەخێر من پێم باش نییە ئەو شتە هیچ بابەتەکەمە لەسەر ناوەکە نیە لەسەر مسلمانێت بوونەکەیە پێ دوای ئەم کەسەکە ئەم پڕۆژەی پێشکەش کردووە چه ئامانجێکی هەیە کە لەسەر تەسکەرە نەنووسێ مسلمان وەڵی منەوەم بەدڵ نییە و ئامانجێ ئێویش دیارە دەستێکی لە پشتەوەیە بۆ مسلمان نەبوونی هەنێک کەس هەر جارە و بەهانەیەگە دۆزنەوانەیە بۆ ئەوەی کەسەکە نەناسرێ بە مسلمان هەر جارە و بەهانەیە یا بیانوێگە دۆزرێتەوە مەش پێم وایە کێکە لە بیانەکان بۆی کە مسلمان بوون ڕانەگەێنرێت و زۆر نەبێت و لەسەر تەسکەرە نەنووسێت کەواتە پێ دوایە ئەمە دژی ئیسلامە ئەیانەوێ کۆمەڵگەی کوردی لە مسلمانی دوورخەنەوە بەڵێ دژی ئەوەیە کە خەڵک مسلمان بوونی خۆی ڕابگەێنرێت بۆ هەر کەسێک کە دینێکی تر بێ بە شانازی وڵێ من ئەو دینم نەک لەسەر دینەکەی لەسەر هەموو شوێکی تەنانەت لەوانەیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆشی بانگەشەی بکە کە من فڵانە دینم بۆ مسلمان پێمان عیبیان پێمان باش نەبێت کە لەسەر تەسکەرەکانمان بنووسرێت تۆ لەگەڵ ئەم پڕۆژەیەدای کە لەسەر تەسکەرە نەنووسرێ مسلمان نەخێر من تا ئێستا خۆم مەشروب نەخوارم مناڵەکەشم نایخوارد جگەرم نەخوارم مناڵەکەم جگەرە ناخوات تەزبێ ناگرم بەدەست مناڵەکەشم نێگرتووە بەدەستیەوە بەبێ کە شتێکی پێ بڵێن بەڵام تۆ بۆ لە مناڵیەوە دەریەکەی لە ئیسلام سیاسەتی ئەم کوردەواریە کە بە حساب هاتنە خوارە لە شاخ نە خزماتیانێش نە کەساتیانێش نە دینیانێش هەمووی ئەزان چۆرن چاواشەکردنی خەڵکە بە هەموو نەوە بە هەموو جۆرێ هەمومان لەو کللتورە جوانەوە هاتوین کە دایک و باوکمان لەسەری پەروەردەی کردو و حەزیشەکە مناڵەکانی خۆم هەر لەسەر ئەو کللتورە بڕوا با خۆی بڕیار بە وەڵای ئەمە دەستێ لە پشتیەوەی دەخۆی ئاشکرایە من لە ساسە لەگەڵ ئەو پرۆژام و دەستخۆشی لێەکە تۆ لەگەڵی دای نەخێر هیچ لەگەڵ ئەو ڕایانیم پێم باش نییە تۆ لەگەڵم پڕۆژێدای ناوەڵا تۆ لەگەڵم پڕۆژێدا یاننا نەخێر وەڵام من لەگەڵی نییە لە تەسکەرەکەی نووسراوە مسلم وایە بەس باوەڕیشی نییە میلەتێکی مسلمانە بێ لەسەر تەسکەرەکە چۆن هەوازان نووسرا مسلیمە بە هەر مسلیم بنووسێت هەیتووە بێت لە وڵاتی ئیسلاماویت و ئەو بڵێ لە دایک و باوکێکی مسلمان لە دایکە بیتر بۆچی نەنووسرێت وەڵایی من قەت لەگەڵ و بڕیارانی و بڕیارێکی فاشلە ئەوە گوێچکە تەگرێ یەک زلەی لێە پێڵەن زلەی میهرەبانی دوایی وەکو فڵانکە زەمریت وە خێلە لاو چاڵێکەوە خۆی ئەیانەیە بیکەم بە شتێک بە زۆر بیسەپێنێ بەسەر خەڵکیە ئەمە ئازادیە ئازادیش نییە معلمانیکردنی کۆمەڵگایەوە دشی مسلمانانش ئەمە بۆ چوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بۆ پڕۆژەی ئەو کەسەی کە لە وەزارەتی ئەوقاف پێشنیازی کردووە لەسەر تەسکەرەی منداڵ نەنووسرێت موسلیم وازی لە بهێنرێت تا تەمەنی 18 ساڵی دواتر خۆی قەرار بدات لەسەر تەسکەرەکەی چی بنووسرێت هاوڵاتیان بەگشتی پێیان وابوو دەبێت لەسەر تەسکەرە بنووسرێ مسلمان چونکم ئێمە لە کۆمەڵگەیەکە دەژین مسلمانین بۆیە دایک و باوک چ دینێکیان هەڵبژار منداڵیش لەسەرەتەوە ئەو دینە هەڵەبژێرێت لە ئیسرائیل زۆربەی منداڵەکان دینی جوولەکە هەڵدەبژێرن لە وڵاتێکی بوزیە منداڵەکان زۆربیان بوزی هەڵەبژێرن بۆیە لێرەش منداڵەکان زۆربیان دینی ئیسلام هەڵەبژێرن بۆیە ئەو بۆ چوونەیان ڕەت کردەوە کە دەبێت لەسەر تەسکەرەی مسلمان نەنووسرێت موسلیم خەڵکی خۆی ئازادە چ دینێک هەڵەبژێرێت خەڵکی خۆی ئازادە چۆن بڕیارەدات بەڵام لە بیریشمان نەچێت لە هەموو جیانە لە ئێستادا جوانترین دین دینی ئیسلامە نەرمونیانترین دین دینی ئیسلامە ئێوە وەکو بینەرێک ئازادن ڕابۆچوونی هاوڵاتیان چۆن وەردەگرن و خۆشتان چۆن بیر دەکەنەوە بەڵام هیوادارین هەر پرۆژەیەک دەخرێتە ڕوو لەلایەن هەر کەسێکەوە خزمەتکردر بێت بە کۆمەڵگەی کوردەواری و بە میلەتی کورد نەک زیانگاندن بە پێیان پەیامیەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت